ئەزان و خۆشەویستان لە تەوەری سێمی بەرنامەکەماندا باز لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا دەکەین و بە تایبەتی تر هاتنی ئەو سەرمایی کە باسەکرێت بزانین چەند ڕۆژ دەخایەنێت و پێشبینیەکان چیمان پێ دەڵێت و زیاتر چ ناوچەیەک دەگرێتەوە. چەند ڕۆژێکیشە بارانبارین لە چەند ناوچەیەکی زۆری هەرێمی کوردستاندا دەستی پێکرد و گفتوگۆیان بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز کاک محەممەد کەمال کە بە شازێکی ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمانەوە بەڕێزیشیان شارەزای کەشناسین. کاک محەممەد سڵای خوا لێ بەسپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ کاک محەممەد ئەگەر پێمان بڵێیت پێشبینیەکان چین ئەم ساڵ لەبارەی کەشوهەوا لەبارەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا جیاوازی هەیە لەگەڵ ساڵانی ڕابردوو؟ سڵاوتان لێبێت. دیارە سپاس بۆ خوای گەورە بارانبارین ناوچەی کوردستانی گرتەوە دەبێنێ. ئێستا شەپۆلەکە کۆتایی پێێنێتەوە. مەسەر پرسەکەی بەڕێستان جیاوازی بەرەی ئەم ساڵ لەو پاس ساڵ چییە؟ دیارە ئەم ساڵ و جیاوازی نێوان ئەم ساڵ و پاس ساڵ بەرانبارینەوە هەندێک جیاوازی هەیە، بەڵام ئەگەر بێت بەرپۆرتین لەبێت گەرمی و ساردی دەریاوە پارساڵتان زەریای هێمن لە حاڵەتی دیاردەی ئەڵنۆ واتە گەرمبوونی زەریای هێمن کاتیگەری بەگشتی هەیە، بەڵام لەسەر حاڵەتەکە پۆزیتیڤی گۆڕاوە بۆ لاتە ساردبوونی زەریای هێمن کە لە خۆیدا گۆڕانکاریێکی زۆر گەورە کەشوهەوا دروستەکە. بۆیە تێکچوونی بارانبارین و یاخود نەهاتنی پۆلی یەک لە دوایەکی بەهێز ئەگەر گەڕێنەوە بۆ هۆکارەکانی دیاردەی لانیان لە زەریای هێمن و هەروەها ڕاستە ئەگەر بێت ئاوردی بارانبارینیش بکرێت لە هەندێک ناوچە ئەم ساڵ زیاتر باران لە چاو پارساڵ، بەڵام ئەو بارانەی کە ئەم ساڵ باریوە تەنها لە یەک شەپۆلدا بڕێکی زۆر باریوە، بەڵام پارساڵ زۆر بە ڕێکوپێکی باران بەسەر مانگەکانی ساڵدا دابەش بوو. هەر بۆیە هیچ ئەوەیە ئەم ساڵ ئەم ساڵ ئەو گۆڕانکاری هەیە لانایە، بۆیە گۆڕانکاری نێوان پۆلەکان زۆر زۆرە بە جیاوازەکە ڕەنگە لە ماوەی هەبووە، بەڵام پاییزی ئەم ساڵ کارێک اینجا شەپۆلەکە کاتێک کە ئاگاتی تێک بچێ یاخود ئەم باردۆخەش بە گشتی پێشبینی مانوایە لە کۆتاکانی مانگی 2021 ئاسیبانش بەرەو باشی بڕات و ئەو دۆخ لانینا کۆڕێ بۆ حاڵەتی باردۆخی باران بە گشتی باش بێت. جەنابەت بە پچڕ و بڕگە بڕگاگاتە لای ئێمە، نازانم خەلەلەکە لای جەنابتەیە چی، بەڵام باست لە بڕی بارانبارین کرد. تەمان بێگومان بۆ هەر ناوچەیەک بە پێی با بڵێن لێکۆڵینەوە زانستیەکان بڕێکی بارانبارین دەبێت لەو بڕێک کەمتر نەبێ ببارێت، ئیتر ئەگەر زیاتر بێ ئەوە نیعمەتە. بەڵام لە هەرێمی کوردستان لە دوای مانگی 11ەوە کە وەرزی باران دەست پێەکە هەتاوکو و کۆتایەکانی مانگی 5 کە بەختە بارانە، یعنی ئەم بارانە چۆن ببارێت باشە لە ڕووی زانستیەوە، ئەوەی تیان ئیشی خۆی پەروەردگارە، بەڵام لە ڕووی زانستیەوە چۆن ببارێ؟ ئایا دابش ببێت بەسەر پاییز و زستان و بەهارە، یان بارانی پاییز گرنگترە هی بەهار گرنگترە بۆ ئاوی سەرزەوی بۆ ئاوی ژێرزەوی بۆ کشت و کاڵ چۆن ببارێت باشترە بە پێی ئەوەی ئێوە شارەزا بن؟ بەڵێ دیارە بە پێست ئێمە ستانداردمانەیە لە ڕووی بڵێن بارانبارینەوە کە هەر ناوچەی بەپێی ئاسی ستانداردی خۆی هەیە کە پێویستە گرنگە چەند ببارێت، بەڵام ئەگەر بە شوێکی گشتی هەژماری بکەین بە پێی ستاندارد هەم لە ڕووی کشت و کاڵ ئەم بۆ مەترسەکانی وشکە ساڵیش پێویستە لە هەر ناوچەیەک 200 بۆ 200 میلیمەتر باران ببارێت، واتە پێویستە ئەو ڕێژە بارانە ببارێت وی کە بڵێن ناوچەکە دەرکەوتۆ لە وشکە ساڵی و هەروەها دەغڵدان و کشت و کاڵ جوتێرانش کێشەی بزنان. سەبارەت بە پرسیارەکەی دیکەش بمان بەڵێ پێویستە زۆر بە ڕێکوپێکی باران بەسەر تەواوی مانگەکانی ساڵ دابەش بێت بۆی کە بڵێن بارانێکی ڕێکوپێک باریوە یاخود با بڵێن ساڵێکی باش بەڵێ گرنگ نییە کە بارانێکی زۆر ببارێت بۆی بڵێن ساڵێکی باش بۆ نەخێت، وەکو پێویست و گرنگە کە باران بە ڕێکوپێکی بەسەر تەواوی مانگەکانی ساڵ دابەش بێت و
هەر وەرزێک تایبەت بە خۆی ینی با بڵێ کوردستان تایبەتی خۆی هەیە تایبەتی خۆی هەر بە گەرماکەیەوە ناسراوە بۆ یەک پاییز بارانی پاییز بارانێکی گرنگە هەم لەڕووی کشتتوکاڵی بۆی کە کشتتوکاران بتوانن لە ڕوودانەکانیان بچێنن و پێی ئەڵێن بارانی زۆر گرنگە بێت وەڵا هەم بۆ کشتتوکاڵ گرنگە و کشتتوکاڵی بە تەواوەتی پێشە باشە بێت و بە هەمان شێوە سەرحەد بە ئاستی ئاوی ژێرزەویش پێویستە بارانبارین بارانێکی دەستخۆ نەربێت هەر لە پاییزەکەەوە باران بە ڕێکۆپێکی دامەژوو بێت و هەندێک تایبەتمەندی لە بارانی هەم پەڵا هەم ئەمانە موجودن لەگەڵ زستانە بۆیە لە ڕاستیە پاییز وەرزێکی گرنگە بۆی کە بڵێن بارانی باشی پێویستی دابارێت بۆی کە مانگەکانی داهاتوو ئەگەر بێت پاییزیش کەم باران بێت بۆ مەرجە مانگەکانی داهاتوو دوای کوپێکی باران ببارێت بۆی کە ساڵێکی باش هەرێنەوە ڕووی تەرکی کشتتوکاڵیەوە لە ڕووی ئاسیاوی ژەوری ئاسیاکانیاوەکان بە گشتی گرنگە لە هەمووشان گرنگتر بارینی بەفرە چونکە 1 سانتیمەتر بەفر بارین 10 میلیمەتر بارە کاتێک کە ئەتوێتەوە بەسەر خۆی بۆ گشتی بۆ ناخی زەویە چێت بۆ شێوازەش ئاسیاوی ژەوری بەرزەبێت. کاک محەممەد ئەو سەرمایی کە باسەکرات چەند ڕۆژێک پێش ئێستا باز لەوە دەکرات کە سەرمایەک ڕوو لە ناوچەکانی هەرێمی کوردستان دەکاتەوە بینیشمان بەڵام بەردەوامی هەیە ئەم سەرمایە یاخود کۆتایی دێت و دووبار لەوانە دەست پێ بکاتەوە لەم وەرزەدا. دیارام سەرمایە لە رووسیاوە هاتبوو لە جەمسری رووسیاوە گەشت بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو شەپۆ لە بارانبارینە کاتێک کە گەشت بوو 11 پلەی سلیزی لە هەرێمی کوردستان لە هەموو ناوچەکان 11 پلەی نزم بوویەوە. ئێستا کاریگەری ئەو سەرمایە لە هەرێمی کوردستانەیە گەرا با بڵێن دوێنەوە تازە شەپۆلەکە کۆتایی پێ بارانبارنەکە کۆتایی پێ هاتووە بەڵام سەرمان بەردەوامە نزمبوونی پلەکانی گەرما و سەرمای ساردی زستانی لە ناوچەکانی هەرێمی کوردستان بەردەوامی هەیە تاوەکو 8 ڕۆژی دیکەش بۆ دەتوانم بڵێم لە ئێستادا تاوەکو ماوەیەکی درێژ کە شۆوای زستانی هەر بەردەوامە و دابەزینی پلەکانی گەرماش لەم ئاستی ئێستا ئەوێنێتەوە کشتوار بەگشتی تاکو شەپۆلی داهاتوش ئەگەر بێتەوە پلەکانی گەرما پێشبینێکی زیاتر دابەزێت بەڵام نزمبوونی پلەکانی گەرما هێشتاکان با بڵێن لەسەر ناوچەکانی کوردستان ماوە بەردەوامش بێت. طبعا هەموو وەرزەکان بە ناوەڕۆکەکانیانەوە جوانن یعنی بەهار بە سەوزایی و هاوین بەو پلەگەرمەی کە هەیەی وەرزستانیش بێگومانە بێت سارد بیانە بێت چاوەڕێ بکەین سارد بێ و بەستەڵک بێ و ئەمانە ئەژینە و خۆشەی خۆی نادا. بابینە سەر بابەتێکی دیکە کاک محەممەد بەهۆی ئەم سمارتفۆنانەی ئێمە ئێستا لەبەردەستمانایە و هەمویان ئەپلیکیشنی کەش و هەوایان تێدایە تا چەند ینی هاوڵاتیان یان خەڵک یاعتیمات بکەنە سەر ئەم ئەپلیکیشنانە و ئەوەی کە لە سمارتفۆنەکانە خۆیان هەن کە ڕۆژانە تەنانەت سعات بە سعات ڕەوشی کەش و هەوات پێڵێ یا نا ئەمە جیاوازە لەگەڵ ئەوەی کە ئێوەی کەشناسن با بڵێن لە سەر چەندین خەریتە و بۆ نمونە خەریتەی ئەوروپی خەریتەی ئەمریکی عەرەبی چوزانم ئەوانە لێکۆڵینەوەکەن تا چەند هاوڵاتیە توانێت پشت بەو ئەپە ببەستێت کە لە مۆبایلەکەی خۆیەتی بۆ کەش و هەوا. بەڵێ دیارە ئێستا ڕەنگە زۆر کەسەر ئەو وای زانی بێت ئەمە لەسەر تەنها ئەپلیکیشنێکی ئامادەکرا و پێشبینی ڕەوشی کەشەوەکەین بەڵکو نەخێرەمە کۆمەڵێک نەخشەی تایبەت و فراوانمان هەیە کە بە داتاکاتە دەستمان دیارە جیاوازی ئەم ئەپلیکیشنانە لەگەڵ ئەو نەخشانێکی ئێمە بەکارهێنین لە ڕاستیەتمان بڵێم زۆر زۆرە. ئەگەر هەندێک خاڵ بۆ حساب بکەم وەکو گرنگ ئەو ئەپەی کە ئێستا لە دەستی بەڕێستانە تەنها پێتەڵێ بارانەیان خود بارانیان پلەی گەرما چەندە تەنها ئەوە دڵی زیاتر پێ ناڵێ بەڵام ئەو نەخشانێکی ئێمە لە بەردەستمانە ڕاستی شەپۆلمان پێڵێ ئێمە ئەتوانێت پێشبینیەوە بکەین کە لە چەند ڕۆژی داهاتوو یاخود با بڵێن لە چەند مانگی داهاتوو چ شەپۆلێک دێت لەکوێوە دیاگاتە هەرێمی کوردستان ئەزانین کە شەپۆلەکە لەکوێوە دێت پەستان چۆنە ڕێژێشێ لە هەوادا بەگشتی چۆنە ئایان بارانەی کە دێت لافاوی پێیە چەند ملیمە لەکوێ تێکە چێت لەکوێ بەهێزە بێت چ کاتێک پچڕانی بارانبارینمان هەیە و
و هەروەها لەکوێ ئەگەری بەفربارین هەیە لە چ سەعاتێک ئەگەری بەفربارین هەیە چ سەعاتێک با بڵێن هەوری سوپەرسێڵ دروستە بێ هەورەکان چین یعنی کۆمەڵێک شت هەیە کە ئەوەی ئێمە لەسەر نەخشە دەستمانەکەوێت لەسەر ئەپلیکیشنەکە دەستمان ناکەوێت ئەگەر بێت بەراوردێکی زۆر زەق و گرنگ باز بکەین ئەو ئەپلیکیشنێکی ئێستا لەلاتانە تەنها کەشوهای 24 سەعاتیتان کەڵێ جگە لەوەی کە پێتان لە سەعات 1 و 2 3 4 باران نەبارێت واتە مە بەس لە 24 سەعاتی چۆنە بۆ نمونە 12 نیوەڕۆی ئەمڕۆ کەشوهەوای 24 سەعاتی داهاتت پێڵێ لە دوایەوە ئیتر ئایکۆنەکان بە هیچ شێوازێک ناگۆڕن ئەگەر چی شەپۆلەکە گۆڕانکاری بەسرا بێ لای ئەوەی پیشانی نادا ئایا ئەم شەپۆلە گۆڕایانە بەڵکو هەر لەسەر ئەو گۆڕانکاری کۆنە ئەمێنێتەوە و پێشبینەکان بەگشتی پێچەوە نابن بەڵام ئەو نەخشانەی کە ئێمە لە بەردەستمانە چەند سەعات جارێک گۆڕانکاری و ئەپدێتی تازەمان بەدەستەکان کە نوێترین گۆڕانکاری لە ڕووی کەشوهەواوە چییە لە سیستەمی ڕادار لە سیستەمی داتاکان لە سیستەمی کەشوهەوا کە لە ناوەندەکانی کەشناسی ئەمریکاوە گاوە دەستمان یاخود با بڵێن ئەوروپا ئاگاتە دەستمان ئێمە لێکدانەوەی کەشوهەکانی بۆکەن بەڵام ئەو ئەپلیکیشنانە تەنها پێتان ئەڵێ مەسەلەن سبەی 2 سبەی 3 سبەی چی بێت ئامادەی کردو پێتەدا بەڵام هیچ گۆڕانکارێکی دیکەت پیشان نادا بۆ نمونە ئەگەر بێت و گۆڕانکارێک لە شەپۆلەکە دروست بێت بایەک دروست بێت لەم شەپۆلە تێکی بدات ئەمانە هیچ باس ناکات تەنها پێت ئەڵێ باران یاخود باران نییە لە ڕاستیدا ئەتوانم بڵێم بۆ کەسێک باشە کە سەفەرێکی بەپەلەی هەبێت و فرێ ئەوە نەکەوێت گوێ لە پێشبینەکانی ئێمە بگرێت ڕاستەخۆ سێری موبایلەکەی بکات بۆی کە بزانێت کەشوهەوای نەو ناوچەیە چۆنە ئەگیناوەکو پێشبینیکردنی کەشوهەوا هەم خودی کەشناسەکان هەم با بڵێن لە ڕووی میدیاییەوە یاخود خەڵک و پشت لە باسیدا توانم بڵێم ناگا بە ئەنجامێتەوە و دروست بۆیە ئەوەی کە ئێمە بەکارهێنن بەڕاستی زۆر زۆر جیاوازەنەوەی کە لە موبایلێکی ئەم بەدەکراودا بەڵێ کاک محەممەد بە گشتی ئەمساڵ پێشبینی چییە بۆ کەشوها بۆ ڕۆژی بارانبارین بەفربارین لە هەرێمی کوردستاندا پێشبینیەکان چیمان پێ دەڵێن جەنابەت وەکو شارەزایەکی کەشناسی بەڵێ دیارە لە سەرەتای بابەتەکە و بەرنامەکە باسی دیاردەی لانینا کرد واتە لانینا حاڵەتی کەمبارانی و زۆربوونی سەرما بەفر بۆیە ئەم حاڵەتش گوتم کاتیە مانگی کۆتایی 12 کۆتایی پێدێ بەگشتی مانگی 12 هاوشێ مانگی 11 کەمێک باشترە بەڵام بە پشتیوانی خوای گەورە ئینشاءڵڵا لە مانگی 1 بەولاوە پێشبینی باشبوونی دۆخی بارانبارینەکەین لە هەموو ناوچەکانی کوردستان تاکو کۆتایی وەرزی بارانبارین واتە تاکو کاتی باران بڕان سەرات بە بەفربارین ئەم ساڵ لە پشتیوانی خوای گەورە پێشبینیمان وایە کە لە چاو پارساڵ هەم سەرمامان زیاتر بێت و هەم بەفریشمان زیاتر ببێت کە بە جۆرێک ئینشاءڵڵا پێشبینەکەی لەناو سەنتەری سلێمانیش سپی بپۆشێت و بەفری تا ببارێت لە هەر بارودۆخێکا بێ ئەم ساڵێکی نۆرماڵە بڕی بارانبارنیش نۆرماڵە بێت لە چاو پارساڵ ڕەنگە کەمتر بێت بەڵام کێشە بۆ دەخڵودانی جوتیاران دروست نابێت و هەروەها وشکە ساڵش ئینشاءڵڵا پێشبینی ناکەم ڕوودات و مژدەیەکی دڵخۆشکەش بدەم بە خەڵکی کوردستان لە پاییزی داهاتوو ئینشاءڵڵا والله ئەعلەم ئەگەرمان و نەمردین پاییزی داهاتوومان پاییزێکی خۆشە بێت هەر لە سەرەتاوە بە باشی ئێنە تاکو کۆتاییەکەی کە چەندین شەپۆلی بەهێز پێشبینیەکەین لە پاییزی داهاتوو ڕوو لە هەرێمی کوردستان بکات و ئەم ساڵش بە هەمان شێوە کە لە با بڵێن بە تایبەتی نزیک بەهارەکەی یاخودە لە ناو زستانەکەی چەند شەپۆلێکی بەهێزمان هەیە و لافاویشان پێ بە تایبەتی و لافاوانە سنووری ئەو لەر و دووهۆکیش پێشبینەکەین بکرێتەوە والله ئەعلەم باش وەک دواپرسیار کاک محەممەد تا چەند ئەم بابەتەی ئێوە دەستان داوەتێ بەرپرسیارەتی ینی چۆن ئێستا بۆ نمونە من سەرەتای بەرنامەش لەگەڵ هاوکارم کاک دانیێر باسمان کرد پیجێک کەناڵێکی تەلەڤیزیۆنی ئەڵێ موچەی 2 مانگ 3 مانگ پاشەکەوتەکرێن نادرێ چێگەڵێ ئەدرێ ینی جۆرێک لە وەکو بڵی بەس بۆ ڤی و بۆ کۆکردنەوەی لایک یاری بە شعوری ئەو خەڵکاکەن زۆر جار ینی لە کاتی شەپۆلەکانیشە جۆمان لێ فلانە کەشناس ئەڵێ لافاو هەڵەسێ وەزعەکە وای لێ دێ سەرمایەک دێ لە 40 ساڵی ڕابردوو سەرمایوانە بووە بەڵام لە ئەرزی واقعا بەم شێوازە نییە مەبەستمەوەی بە شێوازێکی گشتی ئەم قسانەی ئێوە ئەیکەن زۆر جار خەڵک حساباتی لەسەرەکە تا چەند بەرپرسیارەتی گرنگە لەم ئیشەی ئێوەیە بێگومان پرسیارەکە لە جێگای خۆیەتی هەر کەلیمەیەک هەر وشەیە کە لەسەر زاری ئێمە دەرەچێت ئەبێت بەرپرسیارەتی ئەو قسەی خۆشمان هەڵگرین و نابێ کارێکیش بکەین کە ببێتە هۆی تێکدانی دۆخی کوردستان یاخود بڵێن شڵەژانی خەڵکی کوردستان پێویستە لەسەرمانە واجبە ئەرکە کە بزانین چ قسەیەکەکەین چ وشەیەک ئەدەرکێنین و چ ڕاستیەک ئەدەرکێنین
وەکو برت باس کرد بێگومان هەر کاتێک کە شەپۆلێک دروستە بێت ڕاستیاونە کەشنا زۆر بووە بەشێک لە هۆکارەکان ڕێزمە بەشێک لە میدیاکانن کە پشت بە هەموو کەسێکە بەسن ناوی کەشناسی لە خۆیوان هێنێتە سەر شاشە گەورەیەەکە خەڵکیش گوێی لێگرێت من لێرەدا بە خەڵکەڵێم پێویستە هۆشیار و ئاگدار بێت کە گوێنێکی ئەگرێت کێش گەوراکات و پشت بە کێشە بەستێ لە ڕاستیدا هەر پێشبینێکە ئێمە یکەین بەرپرسیارەتیە لە ئەستۆی ئێمە بێت ڕاستی بەرپرسیارەتەکەڵ بگرین کە باسی قسەیەکەکەین ئەبێت پشت بە خۆمان بەسین بڵێن بڵێ ئەم شێوازە ئەگەری هەیە نەک قسەیەک بکەین کە ئەسڵی زانستی و ڕاستی دروستی لە پشتەوە نەبێت یاخود گەورە بکرێت ئەو گەورەکردن زۆر زۆر خەتەرەکە لە کوردستانە ڕاستی کەشناسمانەیە کە هێندە گەورەیەکات خەڵکی کوردستان فەقیرانە هەر ئەتۆقن هەرەترسن ویان لێ هاتووە بەتایبەت ئەوانەی کە لە خانوویەکان خانەکان خراپە ئەتکێت دارە ینی وای لێدە چۆڵی بە بڕۆ لە کاتێکیشا هیچ شتێکی لەو شێوازە نییە بە نمونەیەک وت باسکەم ئەم سەرمایی کە هاتبوو بۆ هەرێمی کوردستان دوێنێ وترا بوو نزیکەی 18 ساڵە وێری نەبوو هەڵ تۆقال لە ڕاستیدا ئەمە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە سەرمایەکی زستانی ساردا هەموو ساڵێک ئەم سەرمایە دێت لە رووسیاوە دیاکات هەرێمی کوردستان پلەکانی گەرماش بە گشتی دابەزێ من لێرەدا پەیام هەیە بۆ میدیاکان کە ئاگدار من هەر کەسێک کە ناوی کەشناسی لە خۆی وەنا لێ بکۆڵمەوە بزانین ئەمە پێشینەی چییە چەند ساڵە ئەزمموی هەیە لە بوارەکە هەیە هەفتەیەکە دەستی پێکردووە تەنها بۆ ناودەرکردن و میدیا بۆی کە دەرکەوێت دێ پێشبینی کەشوهەواکات و لە ڕاستیدا ئەرکی حکوومەتی شەکە ڕێگری بکات لە کۆمەڵک پێج لە کۆمەڵک کەشناس کە هیچ ئەزممویەکیان نییە هیچ پێشبینی حەسەن هەر نازانن دەریای سوور و دەریای ناوەڕاست لە پێ کەشوهەوای هەرێمی کوردستان هەر چینەکانی بەرگاوانان ناسنەوە دێن پێشبینی کەشوهەوای شەکەن و لە ڕاستیدا سەرش لە خەڵک ئەشەوێنن کاتێک کە ئێمەش زۆر جاران تووشی و حاڵەتە بووین کاتێک کە ئێمە پێشبینیەکەین و ئەوە جۆرە کەسانش پێشبینیەکەکەن خەڵک تێکەڵێکە پێشبینەکەی ئەو ئەیدا بەسەر مناڵەتەوە واوتوە لەم کاکە من شتیوام نەوتوە بۆیە پێویستە خەڵکی هۆشیار بێت بزانێت گوێ لە چی کەسێکە گرێت و تەنها کەسێک بکەن بە سەرچاوی خۆیان کە خۆیان کیان پێ باشە تەنها کەسێک بکەن بە سەرچاوی خۆیان بۆی کە لە دۆخی کەشەوا بزانن و ڕۆژی کەشەوا بکۆنەوە. زۆر سپاس دەکەین بەڕێز کاک محەممەد کەمال شارەزا لە کەشناسی لە کەلارەوە شوازێکی ڕاستەوخۆ لەگەڵمان ناوی سپاس بۆ زانیاریەکانت.